پامی ئەمە ئەوەیە بڵێن ئەم حکوومەتە گەندەڵە هەموو بە عالەمی ئاشکرا خەڵکێتە سەر لە هەموو شارەکان و لە هەموو هەتا گوندەکان هەمووی هاواری لە هەڵساوە لە داخی ئەم حکوومەتە بەڕاستی هیچی پێ ناکرێت باشتر کەوایە کە جێ بهێڵێت. خەڵک بە تەواوی بێزار بۆ یعنی ناڕەزایی گەشتۆتە لووتکە خەڵک کە نان نەبێ بیخوا چی بکە ینی تر بەڕاستی ژیان زۆر سەخت بووە زیان قورس بووە. ئێمە هەر زۆرە بەڕاستی بەس گەورەترین شت ئەوەیە کەواکەم حکوومەتە زۆر ینی بەڕاستی ڕوڕەش بێ خەجاڵت بێ بەڕاستی ئەمە حکوومەتداری نیە ئەمانەیەکەن ئەمانە ڕخنانەگەر لە سەدام لە ڕژێمی بەعسکاوەکو زوڵمەکە لە خەڵک بەڵام ئەمانە ئێستا لە سای سەدام حوسێنە کەس نەبوو بێتە سەر جادە و داوای نان و داوای بژێوەیەک ژیانی خۆی بکە. باشە لە ئێستادا ئەم حکوومەتە وای کردووە ڕووی سەدام و ڕووی ڕژێمی پێشووی سپی کردوەوە خەڵکێتە سەر جادە داوای نانەکە برسی و هاوارەکە بە شێوازێکی زۆر دڕندانە ئەچێتەوە بەگژیانە. داواکاری خۆپێشاندەران و خەڵکی تەواوچین و توێژەکانی هەرێمی کوردستان لێ سادا ئەوەیە کە دۆخ و ژیانی خەڵکی باش بێ کە هەلی کات دروست بێ گەنجان بخرێنە سەرکارەوە پێشەوەی دروست نەبێت دەسەڵات پەنام نەباتە بەر ئەسکەرتاری و لێدان و بەزە بدەنگە ناڕازیەکان کبکە پێویستەکە ئابڵوقە لەسەر شارەکان لا بدرێت. ئێستا ڕانیە تەوق کراوە شیلازێ لەولا تەوق کراوە ئەوە بەو شکلە دەسەڵات ناتوانێت لە حکومڕانی بەردەوام بێت. ئەوکەی ساکسازیاوە دەکرێت نەوەڵ ئاوە ناکرێت با حکوومەتی بدەم بە من ئەم ژاوە بەڕێوی دەمە فەرمەوەتە دای مافی خۆت دەکەی بە بەردی ڕاوت دەنێت ناوێری دای مافی خۆتکە یا تاقەت بە سەردا دەکەن دای مافی خۆت لە چێ بکەیت ئەوەتە فەرمو بڕە دای مافی خۆتکە و بە بەردی ڕاوت دەنێن. ئێمە وەکو مامۆسایان ئێمە بەردەوامە بین داوای مافی ڕەوای خۆمانەکەین هەتا وەکو بە ئامەنجی شایستەی خۆمانەگەین حەق و مافی خۆمانە. حکوومەت ئەمە چەندین مانگە بۆ خۆی درۆکات شتی نابەجێڵێت پێویستە ئەو لێبڕەنانی کە ئەیەوێت بەرامبەر بە خەڵک جێبەجێیەکات پێویستە لێبڕینەکان ببات و شوێنەکەی خۆی موچەکە وەکو خۆی بدرێت حەق و شایستەی دارایی هەموو سێکتەرە گرنگان هەموو چین و توێژە حاجیاوازەکان وەکو خۆی بدرێت.